تاکەی ئێمە ناتوانین باسی بکەین چونکە دەبی دادوەر بیان بینی لەگەڵیان دانیشی تا لێکۆڵینەوەیەکی باش لەگەڵیان بکاتن اینجا بڕیار دەردەچی بەڵام گەشتبینین ئینشاڵڵە بە زووترین کات ئەو کەیسە ئەو دوو بەڕێزە ینی ئیفراج دەبن. هێر دیارە ئەگەدەر نەکرابوون بۆیان شتێکی مفاجئ بۆ حەسەب ئەوەی کە هەردووکیان گوتیان حاکم دەیان بینی ئینشاڵڵە ئەوڕۆ جۆرە لە تحقیق لەگەڵیان کرایە بەڵام دیارە حاکم نەبووە. حاکم ئەوڕۆ ئینشاڵڵە دەیان بینی. دوێنێ لە کاتژمێر 8 تا 8 شەو لەگەڵیان نابووم و لە پەیوەندییا بووم لەگەڵانی پەیوەندیدار و مەیدانیان چوم لە نزیکەوە چاوم پیان کەوت ئاگاداری بارودۆخیانەوە پەیوەندی بە کەسوکاریانەوە کرد. خۆشبەختانە ئەمڕۆژ کەسوکاریان لە هەولێرەوە هاتن مواجم بۆ وەرگرتن و تا ئێستاش لەگەڵیانە لە پەیوەندیە. سەبارەت بە کەیسەکان ئەمان دوو کەیسیانە یەکێکیان تایبەتە بە وەزارەتی دارایی و یەکێکیان لەسەر دژە تیرۆرە. طبعاً کەیسە تاوەکو یەکلا بێتەوە بەندەوەک بڕێدە لە لیژنەی مافی مرۆڤ کە لیژنە ڕای سپاردووم چاودێری کەیسەکە بم و لیژنەش چاودێری دەکات و لیژنەیەکیش لە پەرلەمان لیژنەی ڕۆشنبیری ڕاستپێرا بۆ چاودێری کەیسەکە بۆیە هەردوو لیژنەی پەیوەندیدار لە چاودێریکردنابین تاوەکو کەسێکی بەلایەکدا یەکلایەکرێتەوە.